وابسته لە نێو عێراق و هەرێمی کوردستاندا کێشەکان بە نەبڕاوی ماوەنێتەوە. ئەمە دیوێکی دیکەی کێشەکانە لە عێراقدا، ئەویش بڕیارەکانی دادگای فیدرالیە کە بەرامبەر هەرێمی کوردستان ماوەیە کە دەجوڵێنرێت لەلایەن ئەندامانی پەرلەمان کە وەکو سەربەخۆ خۆیان ناساندووە، یاخود زۆر جار ڕاستەوخۆ دادگای فیدرالی دێتە سەرخەت لەسەر بابەتەکانی پێویست بە هەرێمی کوردستان لە نێو کۆی گەندەڵیەکاندا کێشە سیاسیەکان قەیرانەدارایەکان کە بوونی هەیە پرسەکانی هەرێمی کوردستان زەق دەکرێتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ئەمار سەرحان کە بەڕێزیان شارەزای یاسا و دەستوری عێراقن ڕاستەوخۆ لە بەسڕەوە بە ڕێگەی سکایپ میوانی ئێمە دەبێت. کاک ئەمار زۆر سپاس بۆ ئامادەبوونت. سەرنجی جەنابتان لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق چییە؟ سڵاو لێوە، سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانتان لە هەرێمی کوردستان. لە سەردا ئەو دەستوری عێراقیەوە ئەگەر دەست پێ بکەین لە دەستوری عێراقدا هەموو شتەکان وەکو خۆی دیاری کراوەدەوە کە هەرێمی کوردستان وەکو هەرێمێک دایگیرەوە کە بتواندرێ چەند پارێزگایەکی و جیاواز بن و دەسەڵاتی سربەخۆی خۆیانە هەبێت و ئەمانەش کە بە چەند بە یاسایەکە هەیە لە نێوانداوە لە ئەنجومەنی نوێنەرێنشە دەبێت بەو شێوەیەدا مامەڵای لێ بکرێت و کە ئەمانە ڕووی دەستوری پێتە دراوەتەوە ئەم یاسانە وەکو خۆی ماوەتەوە ئەگەر گۆڕانکاری بەسەردا نەدەدە و گۆڕانکاری تێدا نەکرێت پێویستە وەکو خۆی بمێنێتەوە وەکو خۆی مامەڵی لێگە لێ بکرێت. دادگای فیدرال دەتوانم بڵام دادگایەکی دەستوری نییە چونکە بە ڕێکانی دادگای فیدرالی کار ناکات بە پێی ئەو دەستوری کە بۆی دانراوە مامەڵەکانی لێدا نادەکا بەڵکو دەبێوێتە لە کاتێکە ئەم دادگای فیدراالێ کاتێک دروست بووە لە پێش هەڵبژاردنەکانەوە کە ئەم بڕیارانی کە دەست کردو دروست بووە و هەوڵیان داوە کە هەندێک بابەتەیە گۆڕانکاری لە هەندێک مادەی دەستوریدا بکەن، بەڵام ئەمە گۆڕانکاری گەورەنەوە کە بتوانن بە شێوە بڕیارەکان لەمانە دەبن. ئەمانە لیژنەیەکیان پێکێناوە کە بتوانن لیژنەکانە بە سەرۆکایەتی بەڕێز جاسم کە بتوانن پەیوەست بەو بابەتانەوە لێ کۆڵینەوە لە مادە دەستوریەکان بکەن، بۆیە لە ئێستادا پێویستە پێداچوونەوە بۆ بڕیارەدا بکەن و من دەڵێم ئەو بڕیارەی دادگای فیدرالی زۆر هەڵە بووە و دوورە لە ڕاستێتەوە ئەو کار بە دەستور ناکات. پێویستە دەستور لە ناوەڕاستی دادگای فیدرالی بێ و هەموو بڕیارەکانی بەپێی دەستوری عێراقی بێت و لە دەستورەوە وەری بگرە. بۆیە ئەم بڕیارانەی دادگای فیدرالی بەڕاستی بێمنەمان و هەڵێتن و پێویستە ئەوە ئەمە وا دەکات هاوکاری سیاسی خراپتر بێتەوە. ئێوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە کە دادگای فیدرالی بڕیارێکی لەم جۆرە دەدات؟ کەیسەکە پەیوەندی بە نەتەوە و بە پێکاتی هەرێمی کوردستانەوە هەیە یان هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ دەوروژێنرێت ئەم پرسانە ئێستا؟ هۆکاری ئەوەیە کە دادگا بۆ خۆیان ئەقۆزنەوە، ئەیانەوێت دادگا بۆ بەلای خۆیانە بەرن و هەروەها دادگا دەتوانم پێ بڵێم کە دادگا ئاگادارن کە دەستوری فیدرالی عێراق لە ئێستادا چی دەدەوێت ودا هەوڵ نادەن کە بتوانێت بزانێتەوە بتوانێت ئەوان تاکو ئێستا بە یاساکانی شۆڕژ دەڕۆن کە ئەمانە یاسای کۆن و ئێساکاری پێ ناکرێتەوە، بەڵام بش بە دەستور نادابێستێنێتەوە. ئەمە یەکێکە لە هەکارەکانەکان بە پێی ئەوەی لە دەستوردا هاتووە هەرێم دەتوانێت مافی سربەخۆیی هەیە کە مامەڵە بە نەوت و گاز و بەرهەمەکانی بەردەستی خۆیدا بکەوە لە دەستوردا ڕێگری لەوەندا نەکردوێتەوە. بۆیە ئەمان لە ئێستادا دەتوانم بڵم بە یاسا کۆن زۆر کۆنە پێشووترەکاندا دەڕۆن و لە ئێستادا پشتیان بە
بە دەستوری ئێمە نەدەبێت ئەمە چەندەم جار ئەمە پێنجەم جارەدا ئەم بڕیارانە دەردەدەن بۆیە دەکاتی گۆڕینی مادەکانی دەستورە ئەو کاتا دەتوانن داوا لە هەرێمی کوردستان بکەن کە نەوتەکەیان کە بەرهەمەکانیان لەژێر دەسەڵاتی ئەماندا بفرۆشن ئەمان بە پێی یاسا و بە پێی ئەو بڕیارانەی کە لە دەستوردا درراوە مامەڵە لەگەردەن بۆیە من لێرەدا دەڵم برا کوردەکانم لایەنە کوردیەکەکان هەمویان لە ئێستادا دەتوانن بە جۆرێک لە یاساییانە کارەکانیان دەکەن و بە پێی ئەوەی کە لە دەستوری عێراقدا دەردۆ دەریهێنن و بەرهێنانی تێدا دەکەن کە ئامانجان لیان دەکرێت گەشە پێدان بێ کاتێک ئەو کاتەکە کە مامجەلال لە ژیاندا بوو وەوە لە ئێستادا لەگەڵ حکوومەتی مالیکیدا خۆیان ئەم بڕیارەیانداوە ئەم یاسانە ڕێخستو ئەم یاسانی تایبەت بە نەوت و غاز ئەمەش هیچ پێچەوانەی دەستور نییە بەپێ ئەو مادەی کە لە دەستوردا هاتۆ بگرە زۆر یاساییە ئەم مادەیە جێگایی بۆ کراوەتەوە لە دەستوری عێراقیدا و هەموو کەسێ دەتوانێت بێنەوە هەموو پارێزگایانەی کە جۆرێک لە مارکەزیەتیان وەرگتووە دەتوانن بەرهەمەکانیان لە نەوت و باش دەربهێن و وەربەرهێنانی تێدا بکەن و بۆیە لە ئێستادا لەسەر چ بنەمایەک ئەم یاسایەتان پشتگوێ خستووە باشە یعنی دەکرێت لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە دادگای فیدراڵی چه هەڵوێستێک بنوێنێ عێراق لەنێو گەندەڵیەکی زۆری سیاسی و ئابووری و داراییدایە بۆچی تەنها ئەو پرسانی کە پەیوەندی هەیە بە هەرێمی کوردستانەوە دەوروژێنرێت هەنگاوی هەرێمی کوردستانە بێت چی بێت بەم بڕیارانە لە ئێستادا دەتوانێت چەند چارەسەرێکەیە کە دەتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا بیگرێتە بەرەوە بتوانن بۆیان بسەلمێنن کە ئەم دادگایە تاکو ئێستاش بە یاسا کۆنەکاندا دەرەدا ئەم دادگای فیدراڵێدا داکو ئێستا لێکۆڵینەوەکان و بیرهوچوونەکان سەبارەت بە دەستوری عێراقی نازان دەتوانن بۆیان ڕوون بکەنەوە زۆرێک دەتوانن بڵێم لە زۆرێک لە قازیەکانی ئەم دادگایە کوردن دەتوانن لێ بکشێنەوە دەتوانن ئەوان بۆیان ڕوونی بکەنەوە بە دەنگێکی زۆر پێیان بڵێن کە بێتەدا لە ئێستادا دوو دادوەری کورد لەم دادگایە هەیە ئەگەر ئەوان بێنە دەرەوە بە هەموو شێوەیە کارەکانی ئەم دادگایە پەکی دەکەوێ و دەبێ یاسایەکی تر بێنن و بڕیاری نوێدا بدەن و لەو ڕێگایەوە دەتوانن بۆیان بسەلمێنن کە دەستوری عێراق چیتە دەوێ و چی بکەن یەکێکی تر ئەوەیە کە لە ئێستادا کارێکی تر هەیە حکوومەتی هەرێم دەتوانێت بیکە ئەوەیە زەخت بکە لە حکوومەتی عێراقی کە بە هەموو یاسایەک ڕێگا بە فرۆشتنی نەوت و غەزەوە و ڕووی دەستوری خۆی وەرگرتووە دەتوانێت بەو شێوەیە کە ئەمان هەرێمێکی سربەخۆن لا مەرکەزیەتیان وەرگرتووە بۆیە دەتوانن ئەو کارەکە جارێکی تر وە بتوانن ڕوونکردنەوەیان پێ بدەن و بتوانم لەوەی کە بتوانن بڕۆنکاریان بۆ بکەن ئەمانە دەتوانن کارێکی زیاد بکەن و لە ئێستادا لە پارێزگای بەسڕەش بە هەمان شێوە مافی خۆیان هەیە کە بەردەوام دەڕۆن و یەن و داوای ئەو مافەی خۆیان دەکەن کە بتوانن بە شێوەیەکی سەر بە خۆیانە مامەڵە لەو ناوتوگازەکەن کەەوە بەریدێن و دەرهێنانی بۆدا دەکەن و هەروەها لە بەغداد و لە هەموو ژۆنێنەکانی تر بۆیە لە زۆر پارێزگای تریشدا دەتوانن بە شێوەیە لە شێوەکان پێشەکاری کرا ئەی بۆ نەچوونەتە دادگای فیدراڵی ئەی بۆ لەوێ شکاتان نەکردووە بۆ لەوێ داوای ئەو مافانەتان بۆ نانەکردووە بۆیە ئەم یاسانی کە دادگای فیدراڵی پێدا دەڕوە یاسای کۆنن یاسای دەستوری نین و ئەمانە وەکو چۆن مافی پارێزگاکانی ترە مافی هەرێمی کوردستانە چۆن دەبێ مافگەڕێنەوە بۆ پارێزگارەکانی دەبێ مافگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان بۆ بەسڕە بۆ هەموو لایەنەکانی ترتە ئەگەر دەیانەوێت لە ئێستادا دەستور لە هەرێمی کوردستان جێبەجێکەن ئەوە لە ئێستادا یاسا ڕاستەکە دەڕوە کە ئەوان هەرێمێکی سربەخۆن و دەتوانن کارەکانی خۆیان بکەن ئەمانە ئەم یاسانەی ئەوان پێدا دەڕۆن قوبولکرا و ڕێگا پێدراو نین. کاک عەمار وەکو چالاکوانان لە بەسڕە
هەڵوێستان چی دەبێت لە بەسرا سەبارەت هەم بە بڕیارەکانی دادگای فدراڵی بۆ هەرێمی کوردستان و ئەم جیاکاری کە جەنابە باسی لێەوە دەکەی ئەمنا یەکسانی کە پەیڕەوی دەکا و کۆمەڵێک بڕیار و بە پرسی دیکە کە لە عێراقدا جێبەجێ دەکرێت لەژێر چەتری یاسادا. بەڵێ دەتوانن بە تەنها لە جێبەجێکردنەوەی دەستورەوە ئەم نایاسایانەی لە نێوان پارێزگاکانە هەیە بتوانن چارەسەری پێ بکەن. کاتێک ئەمە دەستورمان نووسیەوە لەو کاتەدا دەستورەدا بۆ ئەوەی کە بتوانین هەموو یاسا کۆنەکان بسڕێتەوە بۆ ئێمە ئەو یاسایانەمان نووسیەوە بۆ جارێکی تر هاتین دەستمان کردو بە دەستوری عێراقی بۆی چارەسەری ئەو نادەتپەروەری و نایەکسانی نێوان پارێزگاکانی بکەن بتوانین هەمووان بێکەوە بتوانێت بکەن. بەڵام لە ئێستادا لەبەرەوەی حکوومەتێکی ڕاستەقینە نییە لەبەرەوەی لایەنە سیاسیەکان بە شێوەیەکی دادپەروەرانە مامەڵاتە نەکەن بەڵکو هەندێک لە هەندێک شوێنەکان تاکو ئێستا دەتوانن بڵام لەسەر یاساکانی سەدام دەڕۆن بە هەمان شێوەی ئەوە بەردەوامن و هەچ کەس ئیدارەیەکی بۆ خۆی هەیە. هەموو شوێنەکان لە ئێستادا دەڵێن ئیدارەیەکی سربەخۆ لە بەسڕادا هەیە بەڵام بۆ هەندێک بابەت هەیە ئەو سربەخۆیی خۆی لە دەستدادەدا بۆیە ئەگەر باس لە وەزارەتی پلاندانان بکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بکەین هەموو وەزارەتەکانی ترە هەموو کێشەکان 100% لە هەموو پارێزگاکان لە بەسرە و لە پارێزەکانی تریشتا هەمووی کێشەیە دەتوانن بڵم هەموو سەرۆکی سەرەتای کێشەکانیش دەگەڕێتەوە بۆ ئەو حکوومەتەی کە لە بەغدادا هەیە بۆ مەرکەزیەتێکە ئەگەڕێتەوە کە ناتوانن بە دادپەروەریە کارەکان بکەن پرۆژەکان وەکو یەک دابەش بکەن و بتوانن وەکو پێویست بۆ بەرهەکان دابەش بکەن خۆیان بەستۆتەوە بە چەند یاسایەکی کۆنەوە بۆیە لە ئێستادا چارەسەری زۆرێ لە کێشەکانە کە بتوان بە دەستور کار بکەن. ئەو کێشانەی کە لە نێوان پەرلەمانتارە سونیەکان هەیە و لە نێوان پەرلەمانە شیعەکان هەیە و لە کوردەکانە هەیە ئەوەیە کە هەندێکیان بە دەستور کار دەکەن هەندێکیان بە یاسا کۆنەکان دەکەن. ئەمە لە کاتی دابشکردنی پرۆژەکاندا لە کاتی هەموو زۆرێک بابەتەکانە ئەمانە دەبوونەتە کێشە لە نێوان پەرلەمانتاران و ئەنجومەنی و نێنەراندادەوە. یاسای نەوت و گازیش بە هەمان شێوە بۆ هەرێمی کوردستان ئەوان لەوێ دەستور جێبەجەکەم بەڵام لێ بەغدادا دەڕۆن بە هەندێک یاسای کۆندا دەڕۆن کە دەگەڕێتەوە بۆ یاساکانی سەردەمی سەدام حوسێن. ئەمانە وا دەکەم بەردەوام ئەم ناڕێکی و نادروستیە هەیە لە نێوان بیر و بۆچوونەکاندا بۆیە دەبێ بۆیان ڕوون بکرێتەوە پێیان بوترێ ئەمانە دەستورن دەستور مادەکانی وان بەم شێوەیە هاتێتەوە لەسەر پێویستە هەرێمی کوردستان ئەوە ڕوون بکاتەوە کە ئێمە بەپێی دەستوری نوێی عێراق ئەمە مافەکانمانە لە ڕووی ئەو مادەی کە باز لە نەوت و گازی هەرێمی کوردستانە دەکا کە بەسڕە بە هەمان شێوە پێویستە ئیدارەکە بێتە دەست خۆیانە بۆیە ئەگەر پێ بڵم ئەگەر تۆ ئیدارەی بەسڕە لە توێ دەوەرە بە دەستور مامەڵی لەگەڵا بکە ئەگەر بە دەستور نییە و بە یاسایەکی ترە وەرە بەم شێوەیە مامەڵی لەگەڵکە بۆیە ئەگەر تۆ دەوێتەوێ بەیەمبێ ئەوە زۆرترین وە بەرهێنان لە بەسڕێ دەوەرە بە هەمان شێوە مافەکانی خۆی بەرێ لە بەو شێوەیە مامەڵەی لەگەڵتا بکە بۆیە حکوومەتی فیدراڵیە ناتوانێت یەکسانیەکە وەکو خۆی دابەش بکە وەکە بتوانێت تۆ ناتوانی کارەکە بکە پێویستە بەڵێ بڕۆی بۆ دادگای فیدراڵی و دادگای فیدراڵی بەسەر یاساکانی بڕواتەوە بەسەر دەستور بڕواتەوە بتوانێت کۆتایی بە یاسا کۆنەکان بهێنێ. بەڵێ بەڕێز عەمار سەرحان شارەزای یاسای عێراق و دەستوری عێراقی زۆر سپاس بۆی بەڕێگی سکایپ لا بەسرە و میوانی ئێمە بووی ماندوو نەبی.